ئێمە وەکو بنەماڵەی شەید سۆران بەردەوامە بین لە داکۆچیکردن لە سەر دۆسەی شەید سۆران و بە دوواداچوون لەسەر بکوژەکانی. بەڵێ ئەو دۆسەیە لە دادگای کەرکووکە بەردەوامە لێکۆڵینەوە وە بە وجودی خۆمان و هاوڕێ و هاوپیشەکانی ئێمە بە دوواداچوونەکەین و لەگەڵ دادگاکانی کەرکووکە لە سەرخەتین تا ئێستاکە. بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستان دادگا سەروەر نییە، تۆزێ بە سیاسی کراوە. گدەی و گازندەمان زۆر لەوە هەیە، هەم لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران لە دەستگای گشتی ئاسایشی هەرێمی کوردستان کەم تەرخەمیان هەبووە لە ئاستە و دۆسەیە. بەڵام ئێمە بەڵێن دووپاتەکەینەوە خوێنی شەید سۆران و هاوڕێکانین و بە پشتیوانی ئەوان و ئێمە نکۆڵی ناکەین، سازش لەسەر یەک دڵۆفە خوێنی شەید سۆران ناکەین تا یەک کەسێکی خانەوادەکەمان بێت. وەڵی ئاواتی ئێمە ئەوەیە دادگاکان لە هەرێمی کوردستان و عێراق یاسا سەروەر بێت. یعنی ئەمە یەکێکە لە ئاواتەکانمان لە حەزەکانمان، دادگا و یاسا سەروەر بێ، هەموو تاوانبارێک بە سزای خۆی بگەێنێ، هەموو ئەوانەی کاری نایاسایەکەن ئیجراعاتیان لەگەڵا بکرێ بۆی زیاتر خەڵکی کوردستانیش بە ئارام بێت و وڵاتەکەمان بەرەو پێش بچێت. چونکە ئەگە دادگا سەروەر نەبێ، ئەگە یاسا سەروەر نەبێ، وڵاتەکەمان بەرەو خراپترە ڕوا.